ئوستاز جەنابەت وەکو زێڕەنگرێک چۆنی ئەبینی بووکو زاوە کاتێک کە دێن بۆ زێر هەڵگرتن ئێستا زیاتر ئەکڕن یان جاران نەخێر پێسیشی بەخێر بێ سەد چاوم ئێشتاکە چی پێشتر نییە 5 سال 6 سال پێستاکە فەرقیە بەس ئێستا ئەوی دێ بووک و زاوایە 10 مسقال 15 مسقال 20 مسقالی دەکڕی جاران وە نەبوو جاران زێر هەرزانتر بوو مسقالی بە 220,000 230,000 دیناری بوو 40 مسقالی دەکرێت 45 مسقالی دەکڕی بەس ئێستاکە وەزعی دارایەکەی قچەک کەمترە و زێرەکەش گرانە لە چاو پێشتر 15 مسقال 10 مسقال 20 مسقال ئەوەندەی دەکڕن باشە ئەو زێڕانەی کە بووکوزاوای کۆمەڵگەی ئێمە زیاتر ئەیکڕێ نەوعیەتەکەی چییە؟ ئەگۆڕێ لە جۆرێک زۆربەی زۆری خەلیجینە خەلیجی و تورکینە دوبینە لە دوبی دێنی زۆربەی زۆری بەچی جیاوازیەکرێتەوە ئەمە خەلیجیە ئەوە تورکیە مەسەلەن ڕەنگەکەی فەرقی هەیە ڕەنجی زێری خەلیجی فەرقیە ڕەنجی جوانترە و مثالەن زێری ئەو زێری لێرە دروست دەکرێت ڕەنجی قچەک ماتە ئەوەی کە زۆر مەرغوبە لە ناو کۆمەڵگەی مە خەلیجیە بەری عیار 21 بەری یەک پرسیار کە ئەڵێ عیار 21 یان عیار 18 بەری ئەوە مانای چییە؟ زێری بەخۆی عیار 22 هەیە عیار 18 هەیە عیار 12 هەیە مثالەن 14 هەیە بەس لە کنەما لە هەولێرێکە هەمووی 21 دەفرۆشێ ئەو ڕۆژ مسقالی بە 410,000 دیناریە بەس 18 لە سلێمانی هەیە 22 لیرەش هەیە لیرە هەیە لیرە بەسم ئەو ژمارە 21 و 22 24 ینی چی هیچ مانایەکی هەیە هیچ مانایەکی نییە بەس عیار 21 و نووسرا 21 کەیتەوە هەرەوەندە طبعا ئاڵتون کە دروست دەکرێ وەکو بازن و ئەو بابەتانە بە تەواوەتی ئاڵتونە یان مادەی تریشی تایە نەخێر بە تەواوەتی ئاڵتونە هیچ مشکلی نییە بەس ئەو شتانی کە زەرگۆنی تێدا ئەوە زەرگۆنە هیچ مشکلی نەدەنا هەر ئاڵتونە لەبەرەوەی ئەم بابەتە بابەتێکی زۆر دەوڵەمەندە و خۆمان ڕۆژانە تایە ئەژین و حاڵەتەکان ئەبینین خەڵکیشی زۆر ئامادە بوو قسە بکە لەبارەیەوە بەڵام هەر ئەوە نەتوانیمان وەربگرین وەکو بینیتان هەندێک لەو بەڕێزانە کە ئیتر بە ئارەزووی خۆی قسەی ئەکرد ئەوەی ماوەتەوە لێرە بیڵین تەلاق تەنانەت لە دینی ئیسلامی پیرۆزە ڕێپێدراوە و ئەتوانین بڵین چارەسەرێکی کۆتاییە بۆ کۆمەڵێک کێشەی بنەڕەتی و ڕیشەیی ئێمە ئەبێ بایی ئەو ینی بایی ئەوە ڕۆشنبیریەتمان هەبێ مامەڵە لەگەڵ تەلاقا بکەین ینی هەندێک جار بابەتی تەلاق بە سوود ئەشکێتەوە بۆ سەر هاوسەرەکان بۆ ئەوەی کارەساتی گەورەتر ڕوونەدا ئەو دوو هاوسەرا بێ جیاکرێنەوە بەڵام جاری وا هەیە تەلاق نەک جاری وا هەیە بەڵکو زۆر جار لە کۆمەڵگەی ئێمە یا بۆتە یاری مناڵان ینی هەر کەسە هەڵەسێت تەلاقەخوا بڕۆنە لای بەڕێزانی مامۆسایانی لیژنەی فتووا بزانە چی کارەساتێک ڕۆدا دۆمینە یاریەکە لەگەڵ برادەکەیە تەلاقەخوا تەلاق بەسەر زمانێ دێ بەو ئافرەتە قوربەسەرەی ماڵەوە ئاگای لە هیچ نییە بۆچی تۆ ماڵی خۆت بە وشەیەک کاولەکەی وێرانەکەی خۆتەزانی بە وشەیەک ئەو ئافرەتە حەڵاڵە بێلێت و بە وشەیەش ئەتوانی وای لێ بکەی حرام بێلێت پیاوی وا هەبووە دەجار تەلاقی خواردەوە بەبێ ئەوەی بزانێ ینی ئەم بابەتە گرنگە زۆر جار کاتێک کە لە وتارێکی هەینیە گوێی لێ بووە و توێنە مامۆستا ئاینیەکەیان هەر کەسێک لە ئەوێ ئامادە بوو بێ کە باسی کردووە تەلاق هێندە حەساسە و گرنگە و ئەبێ ئاگادار بین ئەو کاتە بیری کەوتۆتەوە کە 4 جار 5 جار تەلاقی خواردووە ئەو بەبێ ئەوەی هەرچوو بێ بۆ لای مامۆستایەک هەر پرسیارێکی کردبێ هەر هەوڵاوەم زانیوە شتێکی ئاساییە نا ئاسایی نییە لەبەرەوە گرنگە ئێمە بە هەند وەری بگرین و هەوڵ بدەین نە تەلاق بەسەر زمانەمانە بێ و نە کێشەکانیشمان وا لێ بکەین گەورەی کەینەوە بگاتە ئاستی تەلاق